وڵا ئەنجامەکەیەتی کە گەنجی ئەمە هەمی سەی لێشەوە لە سای ئەو پای ئەو دوو بنەماڵە فاشلەی کە داهاتی کوردستانیان خوارد کە داهاتی کوردستانیان نازان بۆ کوێ برد لە سایە پای ئەو ڕێفرادۆم کە کردیان هەر ئەوە بوو کە گەنجی ئێمە هەمی چوو بۆ ئەوروپا هەمی لە ڕێگەی ئاوی ئیجا بوو بە خۆراکی خرش باشە لە پایە و سای ئەو ڕێفرادۆمە کە کردیان بەناو کە بین بە دەوڵەت باشە بوون بە دەوڵەتی خۆمان دەوڵەتی کوردی ڕاگەیەنین باشە ئەوەیە کە بەمینە نەوت لەم هاوینە لەم پایزە بە 280,000 ئەمە ڕێفراندۆمەکە بۆ کردیان بۆ ئێمە دەستیان خۆش بێ باشە کامی دەستکەوت ئەو دەستکەوتی کە خاکیان فرد بۆ خۆیان ئەو دەستکەوتی کە لە خاکی هەرمی کوردستانیان تاڵان فرۆشت لە بەخاتی بەرژەوەندی و پلۆپرسی خۆیان کامە ئەی یەکشتم پێ بڵێ کە لە پێناو کووردا کردبییان لە پێناو کووردا یەکشتم پێ بڵێ گەنج نەما لە وڵات سێم بازارەکە سێم بازار بزان گەنجێکی تاماوە وەختێکە زانی لە دایجەوە 50 تەرمێتەوە بۆ باوشی دایک و باوکی ئەم وڵاتە باشە لە سایە پای ئەو ڕێفراندۆمەوە بوو گەنجی ئەمە وڵاتی بەجێشت باشە 90 گرام بوو کارەبان نەبوو باشە خەدەمات نەما موچە نەما معاش نەما ئەم ڕێفراندۆمەکەیان بوو من لە ساناست پێتەڵێ بەڵێ حتا سێسخان ئەمەش ماگەرم بۆ 3 ساڵێکە ئەم ڤیدۆمە لە سایە پایی ئەو ڕێفراندۆم کە کرا لە هەرێمی کوردستانە قۆڕیان کرد بەستە خۆشیانەوە ئێمەشە باشە ئەوە بکە کردیان کە خاکی کوردستانیان فرۆشت لەبەر کورسی و بەرژەوەندی خۆیان ئەمە ڕێفراندۆمیان بوو کە بۆ کورسێکی سەرۆک کۆمار ناخۆیان بەربوون یەکتری لە ژێری شۆ هەموو شوێ لەسەر مێزی گفتو بۆن و خەری خەل و خاس خواردن ئەمریانە منێ بۆ خۆیان ئەوکە کردیان لە هەرمی کوردستانە ئەمریان نەمێنێ حیشتێک نەکراوە لە هەرمی کوردستانە بەرژەوەندی میلەت بێ و بەرژەوەندی هەرمی کوردستان بێ ئەوەی کە کردیان ئەوەی کە کرا بەرژەوەندی خۆیان بوو باشە یەکشتم پێ بڵێ کە لە بەرژەوەندی منابێت ئەو گەنجێکی داما بزانە هەجی پێنسەی پێ تەبعی پێ باشە ئەو ڕفیق خۆم بزان هەزای تەبعی پێ پیان نیە کاکە کام بەرژەوەندی هەمی بەرژەوەندی حیزبیە دادگایە حیزبیە یاسایە حیزبیە کوا حیشتێک نەماوە پێشەوەی کە ئێمە سەربەخۆی لاریم کوردستان ڕابگەین یاخۆ ڕێفراندۆم پێویستە کۆمەڵی زمینە سازی بکەین ژێرخانی ئابووریمان بەهێز بێ وەروە سەرخانی ئابووریشمان بەهێز بێ و کۆمەڵی لایانی تر لایانی سەربازی لایانی سنووری لایانی ئابووری کۆمەڵێک گەلێک کۆکاری تر بەڵکو ئەمانە هیچی لە هەرێمی کوردستانە نەبوون و ئامادەکاری بۆ نەکرابوون و ئامادەزاسی بۆ نەکرابوون ئەمە شوای کرد هەرێمی کوردستان دووچاری قەیرانێکی زۆر بێتەوە بە تایبەتی ئەوەی کە نیوەی خاکی هەرێمی کوردستانی لەدەستدا کە ئەمەش ڕەنجوماندووبوونی وهروەها خوێنی هەزاران کەسی هەرێمی کوردستانەکە خۆتانزان لە مێژووە چەندان قوربانی دراوەوە چەندان شەهیدمان داوە لە ئەنفال و بگرە لە ڕاپەڕینەوە لە بابێتەوە شەڕی داعش کە هەزاران ئێمە خەڵکمان لێ شەهید بووە هەروە بە ئاسانی وەکو چۆن بڵێ ئاوێک لە جۆگەیەکە ڕۆشتووە ڕووبارە خوێنمان داوە بەڵام بە بڕیارێکی تاکلانەوە بە بڕیارێکی نادروست نیوەی خاکی هەرێمی کوردستانمان لەدەستدا بەداخەوە کە ئەمە ڕەنجوماندووبوونی توانین بڵێن سەدان ساڵە بەڵام بەم بڕیارە سەربەخۆیەکە درا بەڕاستی ڕێفراندۆمێکی فشۆڵ و ڕێفراندۆمێکی سەقەت بوو خاکی هەرێمی کوردستان نیوەی لەدەسترا و نەماتوانی ئەو مێژووە بە جوانی بهێڵینەوە و ئەو مێژوەش لەلایەن دەسەڵاتدار کوردەکان و ناشرین و بەدکرا کە بەداخەوە کە بینی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە بە ئێستاشەوە کە با بڵین ساڵیادی ڕێفراندۆمە خەڵکانێکی هێشانازی پێوەکە و ئەو لایەنەی کە هەسا بە ئەنجامدانی ڕێفراندۆمەکە نەک بەڵکوی دانانێ بە شکستی خۆیان و کە سەرۆکەکەی وتی من سەری خۆم لە پێناودا ئەنێم نەک ئەوەی نەکرد بەڵکو سەری خەڵکی فەقیر و هەژار و بەشمێنێتی ئەم وڵاتە کەوتە بەرپی برا عەرەبەکانمان لە بەغدا کە ئێمە وەکو برا ناوێنەهێنین و کەوتنە ژێر لاشەیان کەوتنە ژێر دەبابەوە و کوژران بە ئاسانی با بڵێن شەهید کران کە ئەمانە بەداخەوە هیچ لایانی دەسەڵاتدار ئەو لایانی کە خاوەندایەتی ڕێفراندۆمی کرد هیچ بەرپرسیارەتێکی لە هەڵ نەگرت بەڵکو ئێستا شانازی بێوکە کە ڕووبارە خوێنمانداوە کە با بڵێ نیوەی کوردستانمان لەدەست داوە سەرباری هەموو ئەم کێشە و گرفتانە سەرباری هەموو ئەم شکستە سەرباری ئەم هەموو ناڕوونیە و پشتیوانی نەکردنی وڵاتە زلیێزەکان و ئیقلیمی بەداخەوە کە بین ئێستا دووبارە پشتیوانی خۆیان بۆ سەربەخۆی ڕاگەین و شانازیشی پێوەکەن کە بەداخەوە عیبەیەکە و مێژوویەکی ڕەشە بە ناوچاوی کۆمەڵێک کەسانێکەوە کە خۆیان بە سەرۆکی هەرێمەزان و خۆیان بە ڕابەرایەتی ئەم میلەتە ئەزان کە بەداخەوە میلەتی کوردستان هاوڵاتیانی ڕەسەنی کوردەواری بێبەریە لەم جۆرە کەسانە و بێبەریە لەوە ڕێفراندۆمە سەقەتی کە کراوە.